بۆچی نەوشیروان مستەفا هەڕەشەی لە عەوڵا سوور کرد؟ ئەو شەڕە کامە بوو کە نەوشیروان مستەفا با دیمەنێکی ڕاستەقینەی پشتشکێنی براکوژی ناوی دەبرد. نەوشیروان مستەفا لە کتێبی پەنجەکان یەکتری دەشکێنن دەڵێت شەو بوو کە گەیشتینە پڵنگان و چووینە ماڵی مەلا عوسمان. لەوێ پێیان وتین کە عەوڵا سوور سەری لە سوار ئاغا و هەندێک لە فەرماندەی کەرتەکانی هەرێمەکەی داوە و پێی وتون کە هێزێکی گەورەی جووت لەم ڕۆژانەدا دێتە خوارەوە بۆ دەرکردنی یەکێتی لە ناوچەکە. ئەو خۆی بە خزمی ئەوان ئەزانی بۆیە ئاگاداری کردبوونەوە. منیش ترسی ئەوەم هەبوو پێش ئەوەی فریا بکەوم هێزەکان کۆ بکەمەوە ئەوان هێرش بکەن، چونکە ئەوەندە هێزم لە بەردەستدا نەبوو کە بتوانم ڕوبەڕوویان ببمەوە. لە 28 تشرینی یەکەمی ساڵی 1970 هەواڵم بۆ نارد کە یان ئەوەیە بێتەوە ناو یەکێتی یانەوە تا بێدەنگ لە ماڵەوە دابنیشێ و ناوچەکە چۆڵ بکات، ئیتر ئێمەش کارمان بەسەریەوە نابێت. قادر خەبات دۆستی عەوڵا سوور بوو ئەو ڕۆژ تاک و قسەی لەگەڵدا بکات. بەڵام تەقەیان لێ کرد و فیشەکێکیان لە ڕانیدا، ئیتر لە شوێنێک کەوت تا کۆتایی ڕوبەڕووبوونەوەکە ئەو هەر خوێنی لەبەر ڕۆشت. ئاغا حامید و خاڵس حەقی هاتنە ناو یەکێتیەوە. بەوانیشدا هەمان پەیامم بۆ نارد، بەڵام پێم وت کە ئەو پەیامە تاک و کاتێک دەخوات کە کەسمان لێ نەکوژراوە. محەممەدی برای عەوڵا سوور پێشمەرگە نەبوو، تا ئەو کاتە شتێکەڵاوی شەڕ نەبوو بوو کە شەڕ گەرم بوو ئەویش کەوتە خۆی و چەکی گرتە دەست. کەسێک ئاگاداری کردم کە محەممەد چەکی پێ و خەریکە بە شاخەکەدا ئەڕواتە سەرەوە ئایا تەقەی لێ بکەین یاخود نا. منیش وتم نا تەقەی لێ مەکەن چونکە دڵی گەرمە و ئەوێت هاوکاری براکەی بکات. بەڵام دواتر دەرکەوت کە ترساوە داخی براکەی بەو بڕێژین بۆیە ڕای کرد و دواتر چووە ناو حسک و دواتریش دوای ماوەیەک بوو بەجاش. دوو کەس لە پێشمەرگەکانی ناوچەکە کوژران بە ناوەکانی نەقی مستەفا کە کادرێکی دیاری ناو کۆمەڵە بوو، ئەوی تریشیان ناوی باپیر بوو و برازای کوێخامی نەبوو. دوای ئەوان سێ پێشمەرگەی تریش کوژرا بوون، قادریش بریندار بوو. بۆیە هێزێکم دانا کە هێرش بکەنە سەر سەرچاوی تەقەکە. ئەوانی هێرشیان کرد و لە هەڵمەتێکی کوتوپڕدا هەڵیان کوتایە سەریان و بە ماوەیەکی کەم کپیان کردنەوە. ئەوەی کوژرا و ئەوەی مایەوە بەدیل گیرە. لەم نێوەندەشدا هەندێک ڕایان کرد کە عەوڵا سووریشیان لەگەڵدا بوو. ئێمەش بە دوایاندا ڕۆیشتین و ئەوانیشمان دەست بەسەر کردن کە من چوومە شوێنی ڕووداوەکە. خزمەکانی فەقێ مستەفا بە ژن و منداڵەوە بە بەرد و تێڵا بەربوو بوونە گیانی گیراوەکان و تێڵا تڕێنیان کردبوون. هەرچەندە هۆڵماندا هیچ سوودی نەبوو و ئارام نەبوونەوە و ئەیانویست هەموو گیراوەکان بکوژن. میل ڕاکێشرا و بە تەواوی خەریک بوو لە دەست دەربچێ چونکە خەریک بوو ببێت بە شەڕی دەسەویەخە. ئیتر لەو نێوەندەیە عەوڵا سوور کوژرا و بە کوژرانی ئەو دۆخەکە ئارام بوویەوە. زۆربەی ئەو پێشمەرگانی لەوێ لە دژی یەک شەڕیان ئەکرد، خزمی یەکتر یاخود دانیشت و یەک شوێن بوون. ئەمە دیمەنێکی ڕاستەقینەی پشتشکێنی شەڕی براکوژی بوو.